ئەوەی کە ئێمە ئیشی تیا ئەکەین ئەوەی بە ئاگاین لێم سەردەمەی خۆمانە ئەوەی کە من بە ئاگام لێ ڕاستی لە دوای ڕاپەڕینەوە زیاتر کە کارمان تیا کردووە دۆخێکی سەختە بەڵام لە پاڵ ئەوەیە بزوتنەوەی ژنانە بینین کە کارەکە دەنگی هەیە ڕەنگی هەیە قورسە ئاستەنگی زۆر زۆرە بەڵام بەڕاستی لە لاکەی تریشەوە ئومێد بەخشە بوونی ژن دەنگی ژن خەباتی ژن بەڕاستی ئەمانە هەموو وزە بەخشە بۆ ئێمە کە ئێمە وەگەڵێ لە دوای وەکو گەنجانی دوای ڕاپەڕین لە هەرێمی کوردستان بە قورسێکی زۆر هاتێپەڕین بەهێزبوونی باڵی کۆنەخوازی مەسەلەی زەقبوونەوەی عەشائیری مەسەلەی پیاو سالاری ئەمانە زۆر زۆر بەری ئەکەوتین ینی ئەمە هەر بەردەوامە بەڵام ئەوەی کە دڵخۆشیە و جێگەی ئومێدە ئەوەیە کە ئێمە لە پەنای هەموو ئەو سەختیەیە بزوتنەوەیەکی واقعی ئەبینین بزوتنەوەیکی حەقیقی ئەبینین کە ڕۆژانە کار دەکات و بە شێوەی جیاواز لە شوێنی جیاوازە لەسەر پرسی جیاواز ئەمە بەڕاستی جێگەی ئومێدە لە دوای دروستبوونی بزوتنەوەی ژینە ئەمینی گۆڕا ینی من پێم وایە هاوکێشەکە بەتاوەتی گۆڕاوە ئومێدێکی زیاتر دروست بووە لەگەڵ ئەوەی کە سەرکوتێکی زۆر هەیە لەگەڵ ئەوەی کە چەندین لە ژنە خەباتگێڕەکان لە پیاوە خەباتگێڕە یەکسانی خواز و ئازادی خوازەکان لە زیندانەکانان بەڕاستی ینی زۆرن ئەوانەی کە ئێستا لە زیندانان زۆرن ئەوانەی کە حەزیەت دران بە تایبەتی ئەبینین ینی لە دوای ئەو بزوتنەوە بەهێزە ئومێدێکی تر جارێکی تر و ڕێکخستنێکی تر وەکووتمان چەندین لەو ژنانە بە ژیانی خۆیان و بە ئارامی و بە ژیانی خۆیان خەباتیان کردووە و بەردەوام بوون و ئومێدێکی تر دروست بوو من پێم وایە بۆ هەمومان وەگەڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پریشکی بەر شوێنەکانی تریشکەوە تا جیهانی ژانی بەر ئەمە کەوت بۆیە بزوتنەوەیەکی حەقیقی یەکسانی خوازی داخوازیەکی زۆر زۆر واقعی ئەوانە هەمووی جارێکی تر دروست بووەتەوە و ڕێکخراوتر بۆ بە بڕوای من نەگەوەی کە توانی بێتی ئەو سەرکوتە کپیک بکاتەوە بە بڕوای من چەندین کاری جوانە بینیت کە لە بەرگی ترا لە شێوەی ترا خۆی ئەبینێتەوە و ئەمە بەڕاستی جارێکی تر جێگەی ئومێد بووە و من پێم وایە لەگەڵ بوونی دەسەڵاتی ئیسلامی ئێران لەگەڵ ئەوەشدا کە ئەبینیت کە چەندین چالاکی جۆرا و جۆر و چەندین مەسەڵەن خەباتی سیاسی و خەباتی مەدەنی لەوێ بە واقعی لە ڕۆژانەیە دەبێنرێت ئەمەیان یەکێکە لەو دەستکەوتانەی کە لە دوای بزوتنەوەی ژینە ئەمینیە بە تەواوەتی بەرجەستە بووەتەوە پێش شۆڕشی ژینە ئەمینیە پێش منەڵێم بزوتنەوەی ژینە ئەمینی ژنە لە پێشڕەواتی زۆریان کردووە بۆن منە بە تایبەتی لە شارە کوردیەکان یان با بڵێن لە جێگاکانی تریش ژنان بوونیان هەبووە و ناڕەزایەتیان هەبووە پێشمەرگە بوون لە ناو گروپ و حیزبە جیاوازەکانە لە شەڕەکانە بەشداریان کردووە ئەمە نادیدە ناکرێت چونکە ئەوان لە دوای ڕووخانی دەسەڵاتی شا ژنان جارێکی تر ئەبیندرێن لەوێنەکانە خەباتیان هەبووە لە گروپی جیاوازا بوون لە خەباتی جیاوازا بوون لە ناو سیاسەتا بوون بۆیە بەڕاستی بوونی ژن لە دوای شۆڕشی ئێران و لە دوای دەسەڵاتی جمهوری ئیسلامی کە هاتۆتە سەر حکم ئەوان دەوری و کاریگەریان هەبووە و هەمیشە خەباتیان کردووە نەوەستاون چ لە ناو شارەکان ناوچە وەکو ئۆپۆزیسیۆنێکیش کە لە کوردستان بوون ئەمانە دەور و نەخشیان هەبووە و لە خەباتێکا کە بۆ ئازادی بۆ یەکسانی خەباتیان کردووە بە شێوەی جیاواز لە بەرگی جیاوازدا بۆیە بوونی ئەوان گرنگ بۆ پێش لە دوای ساڵی 1970 بە تەواوەتی و پێشتریش چەندین خەڵک لە ناو زیندانەکانە بۆ لە کاتی دەسەڵاتی شاشدا و خەباتی کردووە و لە دوای ئەوەشەوەمە بەردەوامی هەبووە بزوتنەوەی ژینە ئەمینی لە خۆ دروست نەبووە بەڵام لە کات و لە شوێنێک و لە شوێنێک ئەنی بۆی ڕەخساکە بەو جۆرەی لێبێت لە برەوەی بە بڕوای من خواست و ناڕەزایەتیەکانی خەڵکی ئێران بە شێوەیەکی گشتی لە شوێنێکدا تەقیەوە ڕاستە مەسەلەی ژینە ئەمینی لەسەر پرسێک بووە کە پرسی باڵاپۆشی بە زۆر بووە بەڵام هەموو
پرسەکانی تریش پرسی گرنگ بوون، نەبوونی بێکاری، کۆڵبەری کە کار نییە. کۆڵبەری یەکێک لەو بابەتانەی کە لە ناو ناڕەزایەتیەکانە زۆر باز دەکرا کە ئەمە کارێک نییە و شایستە هیچ ئینسانێک نییە، بەڵام بەڕاستی هەژاری و نەداری و چینی هەژار و چینی کرێکار لە ناو ئێراندا زۆر ڕێکخراوە. بۆیە تێکەڵاو بوو، ینی یەکشت نییە بڵێ تەنها لەسەر باڵاپۆشی بووە. بۆیە هەم ناڕەزایەتیەکان لە بەرامبەر ڕژێمێکی سەرکوتگەری وەکو جمهوری ئیسلامی بەردەوامە و چەندین ساڵە بەردەوام بووە. لەگەڵ ئەو هەموو سەرکوتەیە ئەوان هەر بەردەوام بوون و بەڵام بەڕاستی ئەوەی کە بڵێن بزوتنەوەی ژینە ئەمینی بەرجەستەتر ئەمەی وەگەڵێ تەقاندیەوە و پریشکەکەی بەر هەموو شوێنێکی ترکە و بەڕاستی ئەوەی کە بینیمان لەسەر تاسەری جیهانە پشتیوانی لێکرا و بزوتنەوەی ئازادی خوازی لەسەر تاسەری جیهاندا دڵخۆشی و شاد بوون بەوەی کە ئەم حرەکەیەکی یەکسانی خوازی، حرەکەیەکی ئازادی خوازی لە ئێراندا سەری هەڵدا لەگەڵ بوونی ئەو هەموو سەرکوتە. من پرسیارێکم لێ کرا کە زۆربەی کات شەپۆل و بزوتنەوەی ژنان لە وڵاتانی بڵێن ڕۆژ ئاوایە سەری هەڵداوە. بۆیە بە بڕوای من ئەم شەپۆلەی تر بەڕاستی لەم ناوچەیە سەری هەڵداوە کە خەباتە بۆ یەکسانی و بزوتنەوەیەکی واقعیەوە ژنانی وڵاتانی دنیاشی وا لێ کرد کە هێز و قووەتیان بداتێ. ئەمە بۆ من وەکو کەسێک کە داکۆکی لە پرسەکانی ژنانەکەم و پرسە مەدەنیەکان و پرسە ئینسانیەکان لێرە ئەوەی کە توانی بێتمان کردومانە. بەڵام من چەندین جار لە زمانی خەڵکانی دەرەوەی کوردستانیش ئەمەم بیستووە لە کۆڕ و کۆبنەوەکانە کە ئەوانیش بە جۆرێکی تر ینی کاریگەری لەسەر ئەوانیشدانا. ئێمە بینیمان لە شارەکانی تری ئەوروپا چەند بە حەماسەوە پشتیوانیان لە بزوتنەوەی ژینە ئەمینی و لەو بزوتنەوەیە کردو بە لە میدیاکانە لە جیهانە لە چەندین شوێنە شەقامەکان بە ناوی ژینە ئەمینیەوە ناونرا. بۆیە ئەمە دەور و کاریگەریەکی گەورەی هەبوو لەسەر ئاستی جیهانە. بە دڵنیاییەوە ئەوە دۆخێکی خراپە ئەو سەرکوتە، ئەوەی کە لە زیندانان، ئەوەی کە بە ئازایەتی لە ئێماونێتەوە سزای قورس ئەگەرانی سزای قورس بەسەریانە سەپێنراوە دەنگدانەوەیەکی جیهانیشی هەیە و چەندین کۆکردنەوەی واژوو لەسەر ئەوە کراوەوە. ڕێکخراوی ئەمنستی ئەنتەرناشناڵ چەندین راپۆرتی لەسەر ئەوە نووسیوە کە ئەم سزایانە بۆ کەسانی سیاسی، بۆ کەسانێکە لە ناو چالاکیە سیاسی و چالاکیە مەدەنیەکانە دەوریان هەبووە داوای ئەوە دەکرێت کە بە هەموو جۆرێک سزای لە سێدارەدان لەسەریان لا بچێت و ئەمە کاری زۆری لەسەر کراوە، دەنگدانەوەشی هەبووە و چەندین جار ئەو دەنگە ئەو ناڕەزایەتە بەهێزەی کە لە جیهانە دروستە بێت توانی وێتی سزای لەسەر دارەدان لا ببات بۆ هیوای کە ئەوە کاریگەری هەبێ و بەڕاستیش ئازایەتی ئەوان و خۆڕاگری ئەوان ئەوەش بەشێکی تر لەو قووەت و لەو ئومێدەیە کە ئەوان لە ژیانێکی قورسدا دەژین. من هەر بۆ خۆم دوێنێ هەواڵێکی ترم خوێندەوە کە چالاکوانێکە بەشدار بووە لە بزوتنەوەی ژینە ئەمینیە باز لەوە دەکرێت کە سزایەکی 7 ساڵ و 178 جار با بڵێن بەلێدانێکی زۆر بەلێدانێکی زۆر کە مەعەزابێکی زۆرە و تەعزیبێکی زۆرە کامانە هەمووی ئەو دەسەڵاتە چەند ساڵە بەڕاستی گەنجانێکی زۆر نەک بە تەنها ژنەکان شاهیدی ئەوەن چەندین گەنج بە چالاکیەکانیان لە سێدارە دران لە بەرچاوی هەمومانەوە کە زۆر زۆر ناخەژێنە. ئێمە زۆر کارمان لەسەرەوە کردووە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیشدا کە ڕامین و ڕامین عەلی پەنا و ئەوانەی تر کە چەندین نمونەی تر لەوانەی کە هەمومان کە بەیانیان هەڵدەستاین بە خەبەرێکی زۆر بە هەواڵێکی زۆر دڵتەزێن کە ئەوان لە بەرچاوی خێزانەکانیانە لە بەرچاوی خەڵکدا لە سێدارە دراون کە ئەمە بە تەواوەتی دژی هەموو مافێکی ژیانە، بە تەواوەتی دژی مافەکانی مرۆڤ، بە تەواوەتی دژی ژیانکردنەوە ناخاژێنە بەڕاستی. بۆیە ئەمانە نمونونەکانن بەڕاستی. بۆیە خەباتی ئەوان و بەردەوامی کۆمەلگای نێودەوڵەتی و ئێمەش وەکو هەر کەسێک لە ئێمەکە پشتیوان بوو بێت و لە خەما بوو بێت بۆ هیوای کە بتوانێت کاریگەری لەسەر و گۆڕانکاریە دروست بکاوە. کۆمەلگای ئێرانیش بە شێوەیەکی گشتی هەر هەمووی
خواستێکی سەرەکیان هەیە کاویش خواستێکی گۆڕانکاری ڕیشەیە بۆ ژیانی ئەوان وە بۆ گەنجانێکی ئێستا لە ناو زیندانەکانە ومێدیان هەیەەوە ژانێکی قورس بەسەر دەبن بەڕاستی لە ئێستادا تەنها نەگەوەی کە بڵێن ئەوانەی کورد زمانن لە شوێنەکانی تریش بە شێوەیەکی تر زۆریان ینی ئەوانەی کە لە ناو خەباتەکەیە و لە ناو هەموویمان بینی هەموو شارەکانمان بینی کە چەندێک پێکەوە ئەو خەباتیان کردووە بەڵام ئەو جۆم مجوڵانەی کە ئێستا بینرێت من لە دوێنەوەکە لەم چەند ڕۆژەی کۆتاییدا کە ئەبینرێت لە شارەکان بە تایبەتی لە شارە کوردیەکان بە جۆرێک ناڕەزایەتی بە شادی و بە جۆرێکی تر لە بەرگێکی ترە ڕێکخراوە بۆ منە یەکێک لەوانە لە شاری سەقزە 50,000 کەس بەشداری ئاهەنگی نەورۆزیان کردووە دەمێکە دەستیان کردەوە بۆی ئەمانە هەمووی بەرگی ترەوە هەست بۆ ڕێکخراوبوونەوە ئەکەیت لە بەرامبەر ئەو هەموو زۆڵم و زۆرێک کە هەیە بەیانێک نووسرا هەمومان واژوومان کردووە واژوێکی زۆری لەسرە و بووشتە پرسێکی هەم ناوچەی هەم جیهانی هەم بۆ ریشە مرادی هەم بۆ پەخشان ئەزیزی کە ئەمانە نمونەن ینی سمبولی ئەو ناڕەزایەتیان کە ئەوان بە هۆکاری بەشداریکردنیان لە بزوتنەوەی ژینە ئەمینی و ئەو چالاکیانەی کە کردویانەوە بەڕاستی ئەمانە جاری وا هەیە دۆسیەکانیان ئەگۆڕدرێت بە شتی تر وە هەندێک لەوان بەڵام بەڕاستی ئەوانەی کە زیندانی سیاسین بە دڵنیاییەوە کۆمەلگەی نێودەوڵەتی هەم ئەمەنیستی ئەنتەرناشناڵ و هەم ئەو راپۆرتە جیهانیانەی کە لەسەر ئەوانە و هەم ئەو ڕێکخراوانەی کە لە دەرەوەی کوردستانیش لە وڵاتانی جیهانە هەموو ئەمانە کاریگەری هەیە بۆ هیوای کە بتوانێت کاریگەریەک دروستکە بۆی کە ئەوان ئەو سزا قورسەی کە ئەگەری هەیە لەسەریان جێبەجێ بکرێت کە سزایەکی قورسێمە بۆ هیوایان کە ئەمانە هەموو کاریگەری هەبێ و هەمومان کۆدەنگ بین لەسەرەوەی کە ئەمانە ژیانیان پارێزراو بێت بوێرێکی زۆرە ئازایەتێکی زۆرە بەڕاستی و ڕوبڕووبوونەوەیە هەر بۆ خۆی دەستبردن بۆ خەباتێکی لەو چەشنە بۆ خۆی دەستبردنە بۆ ئاگر لەنا لەژێر دەسەڵاتێکی سەرکوتگەراکە نمونونەکانی زۆر بۆ هەموو جیهانیش نەک تەنها بۆ ئێمەکە نزیکین وە لە ناوچەکەیان و بۆ هەموو جیهانیش سەلمێنراوەکە و دەسەڵاتە لە بەرامبەر خەڵکی ئازادی خواز لە بەرامبەر هەتا ئەوانەی کە لە ناو ڕێکخراوە کرێکاریەکانان چەندین لەوانە لە پیاوان لە ژنان ڕوبەڕووی ئەو زۆڵم و زۆرە بوونەتەوە و لە زیندانەکانە بینیمان کە هەتا لەو کاتیا لە ناو زیندانەکانە ناڕەزایەتی دەربڕا لە کاتی بزوتنەوەی ژینە ئەمینیە و هەمویان ئەمانە کەسی زۆر بوێرن و توانیویانە ڕوبەڕوو ببنەوە و بەڕاستی شەر ئەوەیە وای کردووە کە سەرنجی کۆمەلگای جیهانیان بۆ خۆیان بردووە ئەوان بوونەتە کەیسێکی جیهانی ئێستا لە کەیسێکی کوردستان ئێران ناوچە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێپەڕیوە دەنگی ئەوان کەمان ئەگرن ئەوان کە وتەیەکی ئەوانیەتە دەرەوە ئەوەی کە خێزانەکانی ئەوان باز لە ژیانی ئەوانەکە تەنها لە چوارچێوەیەکی بچووکدانە بەڵکو لەسەر ئاستی جیهانە دەبیسترێتوە بەڕاستیش هەمووی خەبات بۆ ئەوە دەکات کە ئەوان ژیانیان پارێزراو بێت ئەوانە کەسانێکن کە ئەو تۆوە گرنگەیە کە پێویستە بۆ ئایندەیەک بۆ گەنجان بۆ ژیانێکی تر لە ڕۆژهەڵات و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بەڕاستی نەک تەنها لە کوردستانیان لە ئێران بەڵکو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کاریگەری گەورە دەبێت کە ئەمانە ئەو پێویستیان کە بۆ ژیانی ئەم سەردەما ئەتوانێت کاریگەرێکی گەورە دابنێت ئێمە بەردەوام بووین و هەر بەڕاستیش لە کاتی شۆڕشی با بڵێن بزوتنەوەی ژینە ئەمینیە ئێمە لێرە نەوەستاوین بە شێوەی جیاواز ئێمە پشتیوانیمان کردووە کەسانێکی ئازادی خواز و یەکسانی خواز کە لەگەڵ ئەو دەنگەیە بووە و بە شێوەی جیاواز ئێمە چالاکیەکانمان پێشکەش کردوون و پشتیوانی خۆمانمان ڕاگەیاندووە و ئەمەش هەر بەردەوامی هەیە بەڕاستی لەوانەیە بەرگەکەی جۆرێکی تر بێ بەڵام بەردەوامی هەبووە کوتم ئێمە لەگەڵ ئەو دەنگیان لەگەڵ ئەو خەباتیان هیچ کاتێک بە جیاواز نەبووە بۆیە ئەمە بەردەوامی ئەبێت و بەرگەکەی لەوانەیە جۆرێکی تر بێ